ساڵا 2013 ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرە وێدەمەیە تورکیە لە ئامەدەیە. لەگەل ئۆسمان بایدەمیر سەرۆکی شارەداری ئامەزنا ئامەدێ بەحسا پرۆسەیا چارەسەریە پرسا کوردان دکن و هێڤیا بەردەوامبوونا براتیە دکن. بایدەمیر پرتوکەکێ بناوێ ئامەد بە زمانەی کوردی و تورکی پێشکەشی ئەردۆغان دکە. ساڵا 2015 هاتە ڕاگەهاندن و پرۆسەیا چارەسەریە لە قۆناخا دۆڵمە باخچە بداوی هات. شەڕێ ناڤەرا پارتیا کارکەرێن کوردستانی پەکەکێ و ئارتێشا تورکیە دەست پێ کرد. ساڵا 2016 بدەهان بەرپرس و ئالیگرن هەدەپێ هاتن گرتن و بەشێک جوان هاتن زیندانی کردن. سەلاحەدین دەمیرتاش و فیگەن یوکسەکداگ هەف سەرۆکێن وێدەمەیەن وێ پارتیەژی دوو جوان کەسان بوون. ڕەجەب تەیب ئەردۆغان ساڵا 2018 لە پارێزگەها کۆنیایە گوت جارەکەدن چاوەڕێی پرۆسەیەکە وەها نەبن. Çözüm süreci dedik. Megot, qonağa çarəsəriyə uvabuna li berme nêzik bûye. Lê careke din çavareyî proseya çarəseriye nebin. Ew kar derbas bû. حکوومەتێ دەست بە کامپەینە قەیومان کرد. ئانگۆ ئەو سەرۆکێن شارەداریان یەن هەدەپێ کوژە ئالیە خەلکێڤە هاتبوونە هەلبژاردن هاتن هەلانین و ئاک پارتیێ کەسێ نێزیکی خۆ لە جێهێنواندانین. 19 تەباخا 2019 سێ سەرۆکێن شارەداریان مەزن ئێن هەدەپێ ئامەد مێردین وان bi biryareka wezareta navxwe ji kar hatin dûrxistin. Çok uzatmayacağım. Guşarên ser HDP berdewamin û 22 Hezîrana 2021 Dadgeha Destûrî ya Tirkiye gilînameya dozgerê giştî ya Dadgeha Bilinda Tirkiye derbarê girtina HDP pesend kir. Aniha çav li ser proseyeke şêstrojîne ku tê de mafê HDP yê berevaniya diberxwe de heye. Ev yek di demekê de ye piraniya partiyên opozisyonê li dijî girtina HDP ne. Demjimêr siyê piştînîv roya sê şemê 6 tîrmeha 2021 Parlamentoya Yekîtiya Ewropayê dest bi civînan dike derbarê guşarên Tirkiye li ser opozisyonê bigiştî û guşarên li ser HDP bi taybetî. Her li gorî programa Yekîtiya Ewropayê êvara roja pênşemê di konferanseka rojnamevanî de encamên civînê û biryarên dawî têne ragihandin. هانه و اروپا جی یکتی اروپا افتی نقاش کردن حیا ایروجی پر اف نقاش هاتن کردن دمگو وکیلتی ما هاتن قصدن دمگو دکمازی هاتن را کردن دمگو شارداری هاتن داگر کردن پر جاره اف هاتن نقاش کردن بس هر جاره شرمهزار کردن تیر ناکه. HDP جالیه دسلاتی و به پشتگیری تروری تی تومتبار کردن. ئەندام و ئالیگرن وێ تێنەگرتن و دەست لە سەروان تێدانین هەروەها قەیوم لەسەر نێزیکی 90 سەدی ji شارەداریان هاتن هەدانین. ڕۆژە دەهەی بەرفانبارا 2020 HDP بە هەلکەفتا ڕۆژە جیهانی یا مافێ مرۆڤان راپۆرێک دەربارەی گوشارên دەستهێلاتا تورکیە بەلافکریە. li gorî raporê ji 24 tîrmeha 2015 ve heta dawiya 2020 16,400 parlamenter berpirs û alîgirên HDP hatin girtin ku 3,695 kes ji wan hatine zindanî kirin.